رقم سێ بێرەبان رقم سێ فشەکەم پێێنێ رقم سێ کوشتمی هیچ نامکوژێ ئەم خەمساردەی دایکان و باوکانیان بەرامبەر بە منداڵەکانیان بەداخەوە ئێستا ڕۆیتە زۆرێک لە ماڵەکان ئەمە حاڵیانە سەعاتێ نییە دوان نییە کچە کوڕە گەورەیە بچووکە گشتی گیرۆدەی ئایپاد و ئینتەرنێت و موبایل بووە حتا جاری وایە باوکان لەگەڵ مناڵەکانیان یاریەکە لە کاتێکەوە پێش شای خۆیان ئەبینن مناڵەکانیان بەرەو هەڵدێرە ڕوە خۆیان گلەی یەکەم بەس دەنی بکەرەوە وەڵا خەوی تێک چووە خواردنی تێک چووە ئەخلاق و قسەکردن و تەعاملی تێک چووە نوێژ و تاعەتی نەماوە چاوی کەس بووە یەک دنیا کێشەت بۆ هەڵەدەن بەڵام نایان معالەجەیکەن لە بریەوە ساڵوە دوای ساڵ هەر شتێتە پێشەوە ئایپادێک گەونەی بوەسێنێ موبایلێک گەونەی بوەسێنێ ئینتەرنێتی فولی بووە کاتوە ئەمە تەربیەتە ئەمە دڵسۆزیە ئەمە خۆشەویستیە نە ئەیچی دڵسۆزی و خۆشەویستیە ئەوەیە تۆ چاوت سەروێ کچەکەت لە دەشتەوە خەڵک زیاترەی ناسێت تاوەکو ماڵ بێ ئاگای لێ چۆنە بێشتیوە چۆنە بێ مناڵەکەت ئەفعال و قسەی قۆڕی وا فێر بووە گەوراکان نایزانن ئەمە خەمساری تۆ نییە ئەمە خوای گەورە لە قیامەتە لەسەری محاسبەت ناکە رسول الله صلى الله عليه وسلم بە دایکان و باوکانە فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته وبرسن لە مناڵەگەر لا ڕێبوو دوایە مێ بڵێ مامۆستا بێژی دوعای خێری بۆ کە وەڵا نوێژ ناکە دوعای خێری بۆ کە وەڵا چییەکە و چی ناخە نا دوایی بە کچی خەڵکی مناڵەکە ساڵح مەکە ئێستا گەنجەکان گەوراکان لە بین خۆیانە شەڕە جمێنە شەڕە تەلاقە لەسەر یاری و لەسەر خفتە بەڕاستی خفت لە برێوەی منداڵەکەت ئایپاد و موبایلێکی گرانبەهای بوەسێنی پۆزی پێلێ دێ بەسەر خەڵکی وەڵا خزمەتی منداڵەکانێکە وەرە ئەو منداڵەت دەستی بگرە بیوە بۆ مزگەوت با فێری قورئان و فەروەردەیەکی ئیسلامی جوان بێ بیوە بۆ بنکەیەک بیوە بۆ فێرگەیەک با فێری تۆ پێم بێ بیوە بۆ سەنتەرێ با فێری زمان و لاپتۆپ و بڕێشت بێت تۆزێک گەشە بکە حەب بزانێ قسە بکە مناڵی ئێسا ئەخر ناحەق مەگرە ناوە قساکەم لەناو مەجلیسە لە قسەی قۆڕ زیاتر چیە زانێ ناتوانێت دوو قسە بکە بۆ لەبەرەوەی دایک و باوک تەعاملێکی وا نەکردووە ئەم منداڵەیان فێرکەن پەروەردەیکەن هەر خواردنیان داهاتە پێی جلوبەر بڕۆ دەشتۆ خواردن جلوبەر بڕۆ دەشتۆ ئەمە بەڕاستی دایکان و باوکان لە قیامەتە لەسەری ڕائگیرێن ئەگەر منداڵەکانیان ناساڵح بێ ئەبێ ئەو پەڕی هەوڵ و ماندووبوونی خۆتان بخەنەگەڕ چەندێ هەوڵە درێ مناڵەکە لا ڕێبێ ئەبێ دوو ئەوەندە تۆی دایک تۆی باوک ڕێگای باش بگریتە بەر نێڵی ئەو ئایپاد و ئەو موبایل و ئەو ئەنتەرنێت و ئەو هاوڕێ و ئەو دەرودەشتەی مناڵەکەت وا بکات دوایی لا ڕێبێ ئەگینا تۆ لەسەر خەمساردی منداڵەکەت دوای لە قیامەتە محاسەبە کردی داواکارم لە خوای پەروەردگار خوای گەورە مناڵ بەخشێ بەوانەی نیانە ئەوەیشی هەیەتی وەی ساڵحان کە سەلام عەلەیکوم